إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحاڵین لەوانەی چەل لە زنجیرەوانەکانی تەسکە بە خزمەتتان بگەمەوە بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازی سوودی لەوە بگن ئینشاءالله. وەکو لەوانەی ڕابردوو باسمان لە برایەتی کرد لە نێوان مسلمانان، ئەوڕۆکەش ئینشاءالله لەوانەیەدا کەمێک باس لەو هۆکاران دەکەین کەوا دەبیتە هۆی پتەوکردنی ئەو برایەتیە لە نێوان مسلمانانە. یەکەم خاڵ ئەوەیە التماس العذری، واتە عذر هینانەوە لەو برایان دائیمەن، و هەروەها قبولکردنی عذریان کاتێکەوە کەسێک بەرامبەرت هەر هەڵەیەک کرد. لەبەرەوەی بەڕاستی هەمومان وەکو ئینسان معەڕەزین لە بۆ ئەوەی کەوا هەڵە بکەین، زەلە ببین، ئیتر بە هەر شێوەیەک بیتن. کاتێک کە ئەگەر هەر یەک لە ئێمە ئامادە نەبی عذری دەوروبەرەکەی خۆی قبول بکا لە برایانی، بەڕاستی لە نەتیجەدا وای لێ دێتن ئەو کەسە بە تەنیا دەمینێتەوە، لەبەرەوەی هیچ کەسێک نییە عیبی نەبی، هیچ کەسێک نییە کەم و کورتی نەبی. لێ وەکو فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی من طلب أخا بلا عیب بقي بلا أخ. ئەگەر کەسێک داوا بکاتن برایەکی هەبی ئەو برایی هیچ عیب و کەم و کورتی نەبی، ئەوە با باش بزانی بەبێ برا دەمینێتەوە، لەبەرەوەی هیچ کەسێک نییە عیبی و کەم و کورتی نەبی. کەواتە بەڕاستی ئەگەر بێت و ئەمە کەم و کورتی و یاخود عوزر لە بۆ برایانمان نەینینەوە، وەکو گوتمان ئەوە با چاک بزانین دەوروبەرمان چۆڵ دەبی و کەس نامینێ برایەتی لەگەڵ بکەین، لەبەرەوەی هەموو کەسێک بای خۆی عیبی هەیە. حەمدونی قەسار دەڵێ إذا زل أخ من إخوانكم فاطلبوا له 70 عذرا. کەواتە ئەگەر برایەک لە برایانتان هەڵەیەکی کرد، پێی زەلەی برد و هەڵخلیسکە، ئەوە داوای 70 عوزری لۆ بینەوە. کەواتە 70 عوزری لۆ بینەوە، بزانەوە ئینسانە، زۆعفی هەیە، شەیتان زەفەری پێ بردیە، بە هەڵەدا چووە، ئەو هەندە تێدەگا، ئیتر 70 عوزری لۆ بینەوە. ئەو جا دەفەرمێ فەئین لەم تەقبەله قولوبکم، ئەگەر ئەو 70 عوزرەشکەرە بۆت هیناوە، هێشتا دڵت ئاوی پێ نەخواردبەوە، فاعلموا أن المعيب أنفسكم. بزانە لەو حاڵەتەش کە 70 عوزرت هیناوە لە بۆ هەر برایەک، ئەگەر دڵت ئاوی پێ نەخواردەوە، بزانە بە خۆت عیبت تێدایە، لەبەرەوەی حيث ظهر لمسلم 70 عذرا فلم تقبلوا، هەروەکو لە ئاداب الصحبەدا هاتیە. دیارە عیبەکە لە خۆتە، لەبەرەوەی 70 عوزر لە برایەکت هەیە، یاخود 70 عوزرت لە بۆ هینایتەوە کە قبولت نەکردی، ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە بەڕاستی عیبەکە لە خۆتە. و دیارە قبولکردنی زەلەی برایان و کەم و کورتی لێیان و هینانەوەی عوزر لە بۆیان بەڕاستیەوە ئەو پەڕی غیرەت و پیاوەتی ئیمانیە. هەروەکو فوضەیلی کوڕی عیاض لە تعریفی فتووەدا دەڵێتن الفتووە العفو عن عثرات الإخوان. کەواتە ئازایەتی لە چدایە، بە غیرەتی لە چدایە؟ چاوپۆشیکردن لە زەلە و لە ئەو کەم و کورتیانە کەوا لە برایانت دەیبینی. و هەروەها وەکو عومەری کوڕی عوثمانی مەکی کاتێکەوە تعریفی مروءەت و پیاوەتی دەکا، دەڵێتن المروءەت التغافل عن زەلل الإخوان. چاوپۆشیکردن لە کەم و کورتی برایان بەڕاستی ئەوە مروءەتە. جا وەکو لە دوو بەیتە شعردا شاعیر دەڵێ هبني أسأت كما زعمت فأين عاطفة الأخوة. کاکە ئەمن غەڵەتێکم بەرامبەرت کردیە، غەڵەتێکم بەرامبەرت کردی، وەکو ئەتوو دەڵێی فأين عاطفة الأخوة. ئەدی باشە کا خۆشەویستی برایەتی لە نێوانمان. ولئن أسأت
كما أسأت فأين فضلك والمروة. دەی باش ئەمن خراپم بەرامبەر کرد، ئەتوش خراپەت بەرامبەرم کردەوە، کا فەزلی تو، کا پیاوەتی تو لەسرە من، وانە؟ کەواتە بەڕاستی ئینسان پێویستە دائیمەن عوزر بینیتەوە. وەکو سوفیانی ثەوریش ڕەحمەتی خوای لێبی دەڵێ ئەگەر ویستت برایەتی لەگەڵ کەسێک بکەی، لەگەڵ پیاوێک بکەی، تەجروبەی بکە. تەجروبەکەش ئەوەیە تووڕەی بکە، کە تووڕەت کرد ئەو جا بڕۆ کەسێک بنێرە لای با پرسیار لێ بکاتن دەربارەی تو. ئەگەر بە تایبەتی هەندێک نهێنی توی لەلا بوو، با پرسیار بکە لەو کەسە بەرامبەر بە تو، دەڵێ ئەگەر بێت و ئەو کەسە لە دوایەوە کە تووڕەشت کردیە، ئەو جا ئامادە نەبوو نهێنیەکانی تو بدرچێنی، ئامادە نەبوو عیب و عارض باز بکە، ئەو جا ئەی هەندێ بڕۆ مصاحبەی بکە و بڕۆ بە برای خۆتی دابنێ. لە خاڵێکی دیکەدا ئەگەر بمانەوێ برایەتیمان پتەوتر بی و بەردەوامتر بی، مەسەلەی عیتاب و لۆمە و گلەیی پێویستە نەهێڵین. وەکو دەڵێ مەمنوع العیتاب، ئەگەر دەتێ ئەو برایەتیە بەردەوام بی، نابی گلەی لە یەکتر بکەین. بەڕاستی لەبەرەوەی بەڕاستی گلەیی قورسە لەسەر دڵ و دەروون، گلەیی قورسە لەسەر دڵ و دەروون. لەبەرەوەی وەکو زانایان دەڵێن گلەیکردن و عیتابکردن ئەوە سەرەتای دابڕانە لە نێوان برایان، سەرەتای دابڕانە. وەکو ئەبیل عەباس محەممەدی کوڕی سەبیحی کوفی کەوا مەشهور بە ئیبن سەماک دەڵێ کاتێکە لەگەڵ برایەک هەندێک مشکلەی لە نێواندا هەبوو، دڵیان لە یەکتری ئێشا بوو. دەڵێ ڕۆژێک ئەو برایە خەبەری لۆ نار، گوتی وەرە سبەینێ مەوعیدمان لە فڵانە جێ تاوەکو دانیشین نەتەعاتەب، هەر یەکە و عیتاب و گلەیی خۆمان بخەینە ڕوو. دەڵێ ئەو لە وەڵامدا گوتی نەخێر، سبەینێ دێم، بەڵام نەک لە بۆ ئەوی لینەتەعاتەب، بەڵکو لینەتەغافەر، تاکو لە یەکتری خۆش بین. کەواتە بەڕاستی گلەیکردن خۆش نییە، گلەیکردن خۆش نییە. و دیارە وەکو کە زانایان باز لەو مۆقفێ ئەبیل عەباسی دەکەن، دەڵێ ئەوە دەلاتە لەسەر فقهی ئەو پیاوە بەڕێزە، لەسەر تێگەیشتن و علمی ئەو پیاوە بەڕێزە. لەبەرەوەی بەڕاستی برایەتی ئیمانی لەسەر چ ئەساسێکدا دەمەزرێ؟ لەسەر ئەساسی ئەوەی محەبەت الخەیر للئیخوان، خۆشویستنی خەیر لە بۆ برایانت. لەبەرەوەی وەکو پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لەو حەدیثەکەوە لە صحیح بوخاریدا هەیە لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. کەواتە هیچ کەسێک لەنگۆ ئیمان ناینی یان ئیمانی تەواو نابی هەتا وەکو لە بۆ برایەکەی ئەوەی خۆش بێ هەروەکو لە بۆ نەفسی خۆی خۆشی دەوێ. دیارە لە مسامەحەکردن و لێبوردنیش ئەو پەڕی خەیر هەیە لە بۆ برایەکانت. کەواتە ئەگەر خێرت دەوێت لە بۆ هەر کەسێک پێویستە چاوپۆشی لە عیب و عارەکانی بکەی، نەوەک گلەی لێ بکەی، نەوەک محاسەبەی بکەی. کەواتە بەو شێوەیە پێویستە هەوڵ بدەیت تەسامح و چاوپۆشی لە نێوانتان هەبی، بەنیازی ئەوەی کەوە لە ڕۆژی قیامەتدا ئەگەر غەڵەتیشی بەرامبەرت کردیە، بەو نیازەی کەوە دەستی بگری و پێکەوە بچنە ناو بەهەشت لە نەتیجەی ئەو مسامەحە و لێبوردنەی کەوە خوای گەورە لە نەتیجەی مسامەحە و لێبوردن بە بەندەکانی دەبەخشی. هەروەکو لەو حەدیثێکەوە ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی هینایەتەوە لە تەفسیرەکەی کاتێکەوە باز لەوە دەکات کە ئەنەس دەجێڕێت و خوای لێ ڕازی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژیان دانیشت بوو پێکەنی، ئیمام عومەر لێی پرسیار کرد خوای لێ ڕازی بیا ڕەسوول الله پێ دەکەنی؟ فەرمووی بۆ پێ دەکەنم دوو بەندە جەثەیا بەینە یەدەی ڕەبی العیزە، لەسەر چۆک دانیشتینت لە خزمەت پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا. یەک لەوان دەفەرمی یا ڕەبی خوایە ئەو برایەم زوڵمی لەم کردی، خوایە زوڵمەکەی منی لێ وەربگریەوە. دەفەرمی خوای گەورەش فەرمان دەکات چه حەسەنات و چاکەی ئەو کەسە زاڵمە هەیە بدرێتە ئەو کەسە مەزلومە، هەتا وەکو هەم حەسەناتی تەواو دەبێ. بە کابرا دەڵێن ئەو جا لێی خۆش بە لەبەرەوەی هیچ حەسەناتی نەما، دەڵێن نە با گوناهەکانم هەڵبگری، گوناهەکانم هەڵبگری. ئیتر دەفەرمی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو کەسە دەڵێتن ئەوەی کەوا داوای حەق خۆی کە دەفەرمی سەرت بڵند بکە، کە سەر بڵند دەکاتن تەماشا جێگایەکی زۆر خۆش دەکات لە بەهەشت. وەکو باسی دەکات لە حەدیثەکەی دەفەرمیتن رأى مدائن من فضة وقصورا من ذهب مكللة. ئیتر بەو شێوەیە پێ وەسفی دەکاتن زۆر بە جوانی شاری گەورە گەورە لە زی و ئەو قەسرانەی کە تێیدا لە زێڕ و هەروەها بەو تەرتیباتەی کەوا پێ لە حەدیثەکەیدا هاتێ باسی دەکات. ئەو جا دەفەرمی کابرا کە ئەو هەموو خۆشیە دەبینی، دەفەرمی یا ڕەبی ئەو هەموو خۆشیەی بەهەشت لأي نبي هذا، لأي صديق هذا، لأي شهيد هذا. دەبێت لۆ چێ ئامادە کرا، لۆ چ پێغەمبەرێک، لۆ چ ڕازگۆیەک، لۆ چ شەهیدێک. دەفەرمی خوای گەورە پێ دەفەرمی هذا لمن يملك ثمنه، ئەو لە بەو کەسێ ئامادە کرایەوە ثەمەنەکەی پێیە،
حەقی ئەو جێگای پێ دەفەرمی یا ڕەبی ئەو چی حەقی ئەو جێگای پێ دەدرێ دەفەرمی ئەتو پێت دەدرێ حەقەکەی چێ یا ڕەبی دەفەرمی حەقەکەی ئەوەیە ئەن تەغفیرە لأخیک لە برایەکەت خۆش بی دەفەرمی خوا لێی خۆشم دەفەرمی ئەو زەدە هەستە بخۆت دەستی برایەکەت بگرە و پێکەوە بچنە بەهەشت کەواتە ئینسان بەڕاستی کە ئەو شتانەی لە پێش چاوبی هەندێ بەڕاستی دائیمەن چاوپۆشی بکە و بە هیچ شێوەیەک گلەیی لە برایانی نەکاوە ئەگەر بێت و فعلا کە مشکلەشش قەوما لە نێوان دوو برایان لە جیاتی گلەیکردن پێویستە بە نەزڕەیەکی ئیمانی تەماشای قەزەکە بکەویش ئەوەیە لێ بکۆڵیەوە سەبەبی ئەو دابڕانە و ئەو مشکلە و گرفتەی کە لە نێوانتاندا هەیە چییە وەکو لە وانەی ڕابردوو باسمان کرد کە پێغەمبەر باز دەکاتن کە بەڕاستی سەبەبی دابڕانی دوو برا کە لە پێناوی خوای گەورەی یەکتریان خۆشویستیە ئیلا سەبەبەکەوێ بذەنب يحدثه أحدهما بەگوناهێکە بۆی کەوا یەک لەو دوانە ئەنجامیاندا ئیتر پێویستە لە گوناهەکان بکۆلیەوە ئەگەر خۆت نەدیت بەرامبەری هیچ گوناهێک کردێ لەوانەیە ئەو گوناهەچی کردبیتن ئیتر لەو حاڵەتەش ئەتو نەک خەفەتی لێ بخۆی خەفەتی لۆ بخۆی داوا بکەی خوای گەورە تەوفیقی بکاتەوە تەوبە بکە و بگەڕێتەوە ئیتر بەو شێوەیە بەڕاستی بەو شێوەیە شعاری نەک نەتەعاتەب بەرز بکەینەوە گلەی لە یەکتر بکەین بەڵکو نەتەغافەر دائما لە یەکتری خۆش بین لە خاڵێکی دیکە لە بۆ پتەوبوونی پەیوەندی نێوان برایان مەسەلەی سەردانیکردنە وەکو لە معجەمی ئەوسەتی تەبەرانی هاتیە ئەنەس کوڕی مالیک دەجێڕتۆ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمی ئەلا ئوخبیڕکم بریجالکم فی الجەنە خەبەرتان پێ ندەم پیاوانتان لە ئەهلی بەهەشت چێن قلنا بلى يا رسول الله قال النبي في الجنة والصديق في الجنة والشهيد في الجنة والمولود في الجنة أوانا هموي أهل بهشتن پیغمبران عليه الصلاة والسلام رازقويان الشهيدان المولود أو كوالدائك دبل مدال مسلمانان كوفات دكال بهشتا والرجل يزور أخاه في ناحية المصر لا يزوره إلا لله في الجنة برايك وسرداني برايك دكال لجيقاتي ديكا لقلاغي شارك وتا مسافيك دوريتا وسرداني بكا لبر هیچ شتێک سەردانی ناکات تەنها لە بۆ خوای گەورە نەبی ئەویشیان لە بەهەشتە کەواتەوە عەمەلێکە یوجب الجەنە بەڕاستیەوە کاروکردەوەیەکە کەوا بەهەشتی لە دوادادە ئینشاء الله تعالی جا وەکو حادیسەیەکی خۆش لە مەناقیب ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبی عەبدوڵای کوڕی دەژێڕتووە دەفەرمی بابم لە دوایەوە لەو فتنەیە نەجاتی بوو بەربوو لە سجن دەفەرمی گوتی بەخۆم دەچم سەردانی ئیسحاقی کوڕی ڕاهوەی دەکەم کەوا معاسیری یەکن هەردووچیان زانای بەڕێزن هەرچەندە یەکتریشیان نەدیت بەڵام دوور بە دووری سەلامیان لە یەکتر دەنات دەڵێ ئیمام ئەحمەد گوتی دەزانم ئێستا کە زانیتی ئەم بەربوومە هەوڵ دەدا بێتە لام بە ئەو وەزێتە نەچێشی ئەمن دەسمەلای دەڵێ کە چوو لەو منطقەی ئەوی تێدا بوو کە دیارە منطقەی ئەڕێ دەڵێ ئێوارەی بەسەرداهاتوو چوە مزگەوتێک لەو مزگەوتە نوێژی مەغریب و عیشای کرد و باران دەباری لەو کاتانەدا دەڵێ هەوڵی دا لەو مزگەوتەی ببینێتەوە شەوە سوبحان الله دیارە ئەهلی ئەو کاتیش یعنی بەدەلیلەوە کە ئیمام ئەحمەد تووشی ئەو فتنەیە هات ئەهلی ئەو کاتیش دیارە یعنی هەموو عەشتێدا بووە دەڵێ گوتیان ئیترەوە نوێژ عشاکرا و فەرموو بڕۆ دەر ئەخۆ باران دەبارێ ئەم غەریبم لێرە ناشی ناسنەوە چێە دەڵێ گوتیان دوو حاڵەتت لە پێشە یان دەردەچی بە خۆت یان فڕێت دەینە دەرێ دەڵێ گوتی ئەسسەلامو عەلەیکم تو إذا خاطبهم الجاهلون قالوا سلاما دل درت شو بارانيش ديار زور باليزمده لو ئاوەدانی دا دەڕۆیشت نەشی دەزانێت چێوە بچی لە بەرەوەی ماڵەکەی پێ نازانی شەخصە کەش هێشتا بەس بەناو دەیناسی ئیسحاقی کوڕ و ڕاهەوەی دەڵێ هەر ئەندەی زانی دەرگایەک کراوە کە دەرگایەک کراوە پیاوە کات دەرێت بانجی کرد وەرە چێوە دەچی بەو بارانەی وت وەڵڵاهی بەخۆشم نازانم چێوە دەچم دەی فەرمو وەرە ژوورێ فەرمووی لێ کرد و بردێەوە ماڵێ و ئیتر دەڵێ پێش هەموو شتێک زۆر ڕێزیان لێنام ئەو بەرگەی کە لەبەرم بوو هەمووی بە باران تەڕ بوو بەرگەچکەیان دامێ و خۆم هیشک کردەوە و لە جێگایەکی گەرم دایان نام و ئەو جا خواردنەشی چاچیان لۆ هینام دەڵێ ساحێب ماڵەکە هات لەگەڵم دانیشت دەڵێ پێی گوتم لە چێ هاتی دەڵێم گوتم لە بەغدا هاتیمە دەڵێ گوتی پیاوێکی لەوێن دەرێ ناوی ئەحمەدی کوڕی حەنبەلە دەیناسی دەڵێ گوتم ئەمن ئەحمەدی کوڕی حەنبەلم دەڵێ گوت دەی ئەمنیش ئیسحاق کوڕ ڕاهەوەیم سوبحان الله ئیتر تەماشاکان لە پێناوی خوای گەورە ئەو هەموو ئازار چێشتنە بەڵام چ نەتیجەیەکی دەبیتەوە وەکو شاعیر دەڵێ کەسێک کە لە پێناوی خوا کەسێکی خۆش بێ وەلەو قەطعوا ڕیجلی مەشەیت عەلە العەسا ئەگەر لاقت شم ببڕن ئەوا بە دار دێمەلات
وإن قطعوا الأخرى حبوت خو ئەگەر لاقەکەیت کەشم ببڕن بە گاگۆڵەش بی هەر دێمەلات تر بەڕاستیەوە دەلالەتی خۆشەویستی لە بینی مسلمانان و لە بەرامبەریشدا یعنی وەکو گوتمە ئەسڵ وایە سەردانی بکەی و فەزڵ و پاداشتەکی زۆری هەیە و دڵی برایەکەتی پێخۆش دەکەی بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر نەهات ئەمە وەکو لە خاڵەکەی پێشترێ گوتمان مەمنوع العتاب يعني بەڕاستەوە یەک لە ئیشکالاتەکانە یعنی دەبینی برایەک سەردانی برایەکی دەکات خوشکێک سەردانی خوشکێکی دەکات جارێک دوو سێ دێ ئیتر دەست بە گلەیان دەکات ئەتونایی ئەو هابوو واچوو یعنی بەڕاستی سەردان لە لای ئەهلی دنیا بەقەردە لە لای ئەهلی دنیا وەکو ئەسڵەن وەکو قسەیەک هەیە دەڵێتن ئەسڵەن فرمێسکی چاویش هەر بەقەردە بەڵام لە لای ئەهلی دین وانییە نابی واشبی نابی وابی ئەتو کاتێک کە هاتی سەردانیت کردیە ئەسڵەن ئەوە فەزلێکە خوای گەورە پێتی بەخشیە بە واستەی سەردانی ئەو برایەت ئەتو ئەزر و پاداش لە بە خۆت بەدەستهێنا ئی هەندێنیە تو گلەی لێ بکەی ئی هەندێنیە تو منەتی لەسەر بکەی وانییە ئەگەر ئەتو هاتی دڵی خۆش بکەی معنای ئەوە نییە گلەی لێ بکەی وانییە کەواتە بەڕاستی لێرەشدا بە پێچەوانەوە ئینسان ئەگەر سەردانی هەر کەسێکی کرد لە دووسێ جاریش زیاتر ئەویش نەهاتەوە با عوزری لۆ بینتەوە بەرەوە گوتمە ئەسڵ لە مسلمانانەوەی عوزر لە بۆ یەکتر دەینەوە و بە تایبەتی مسلمان لە بۆ یەکتری یعنی تو گومانت وایە ئەو برات مەشغولە بە تاعات و عیبادات گومانت وایە هەر دەبی واش بیوانێ مەشغولە بە تاعات و عیبادات مەشغولە بە ئیشی خێر عوزری لۆ بینەوە بەڵکو لە جاتی وی گلەی لێ بکەیت دوعای لێ بکە خوای گەورە ئیش و کارەکانی لۆ سەهل بکاتن کەواتە بەڕاستی ئەوەش یەک لە خاڵەکانە کە پێویستە مڕاعاتی بکرێت لە خاڵێکی دیکەدا کە لە بۆ پتەوبوونی پەیوەندی نێوان مسلمانان ئەوەی کەوە نەسیحەت لەگەڵ یەکتری بکەن کەواتە کە دەڵێن نەسیحەت یعنی هەر یەک لە ئێمە هەر وەکو پێویستە لەسەری نەسیحەتی خەڵکی بکە لە مسلمانان بە هەمان شێوە ئیستعدادی شەبی نەسیحەت و ئامۆژگاری لە خەڵکی وەربگری بە سینگەکی زۆر فراوان بە سینگەکی زۆر فراوان هەروەکو صفەتی ئیمانداران ئەوەیە وتواصوا بالحق وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة بهمان شيوا هيست صفتي وابي رحم الله امرئا أهدى إلي عيوبي رحمتي خواي قولة لو كسبتن كوا عيب عارو كم كرتيا كان من نشان داتا ودياري شوكو بيان صلى الله عليه وسلم لحديث صحيح ذاك وإمام بخاري روات كرديا كهمو ديني كوكرتو لنصيحة الدين النصيحة زوكو زانان لا شرح أو حديث هذا وكو ابن حجر رحمة الله عليه بدفرمي كواتا دفرمي همو ديني كوكردو لنصيحة معلوم شيء يعني دين شتدي كشوانية برام أول تا وكو تيمام بقين نصيحة بشيء زور قرنق لدين لو وكو مثلا الحديث كذا دفرمي لمناسك الحج عرفة إخو حج بس عرفانية برام عرفة زور مهمة ببيع عرفة ببيع وستان لعرفة أصلا حج توام نابي كوات نصيحتي لدين هندمهما ببيع نصيحة لدين وكأنما دينك التواونية أوجا النصيحة لله ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم نصيحة لشرح أو حديث سيدة زنان كباسي النصيحة كان بدو شيء ولا شيء ددنوه بدو شيء نصيحة دفرمون وكو أقلوي هاتبتا نصحت العسل إذا صفيته كواتكاتي كذلي نصحت العسل أو هنجينم صاف كرد أو تصفيم كرد بختم كرد ونصح الشيء إذا خلص أجر كذلي نصح الشيء واتكاتك أو اشتد ببختي بيشكش كرد يتربو اعتباري النصيحة لله وتفعلا بإخلاص لبخواي جور كاربكي بوشي كخوادي سبحانه وتعالى بإخلاص واتباع پیغمبر بكي صلى الله عليه وسلم بإخلاص جورالي فرمانكاني أئمي مسلمانان بكي جوري مسلمانان بكي كاتك كارت كفرمان بيذا كان لا طاعة لبروي لا طاعة في معصية ونيا لا طاعة لمخلوق في معصية الخالق بلام لا كاري خير لو كارانك وموافقة لقرآن السنة فيستعني نصح بكي بوي بإخلاص وجوراليان بكي لها ما كادا لبو أئمي مسلمانان وعام مكان فيستا نصحي شيان بكي باعتبار دوام باعتبار موعظة باعتبار نصحة آموشقاري هم لبو أئمي مسلمانان كاتك واديتد أجر بيتو خلال إيش اللي بيدابوا وهلوها آموشقاري مسلمانان بكي لبروي بمعنى دوام
نصح لتشي وهاتي وكدرة الخياطة بالمنصحة أي بالإبرة كواتا نصح دليل ويهاتي الخياطة بالمنصحة واتا كاتك وات شمك يقدر دري بدا بدرزيك بيدوريو داو درزيك بيدوريو منصحة يعني الإبرة وكأنما كو يعني كسك كوا شمشي درابي بيوستي بدورينوي أو شمكها لو حالتش کەسێک کەوا پێویستی بە ئامۆژگاری بوو کە موکورتێکی هەبوو کە ئەتوو ئامۆژگاری دەکەی وەکو ئەوەیە کەوا شمەکی دڕابوو ئەتوو لە بۆ دووریەوە شمەکی دڕابوو لە بۆ دووریەوە کاتە بۆ ئەعتیبارە پێویستە مسلمان لەگەڵ برایانی خۆی بەو شێوەی بیتن کەوا هەوڵ بداتن نەسیحەت و ئامۆژگاریان بکە و هەروەها نەسیحەت و ئامۆژگاریش وەربگریتن هەروەکو عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بێ دەفەرمی من وصل أخاه بنصيحة له في دينه ونظر له في صلاح دنياه هكسك نصيحة براكي خوي بكابتي بنصيحة له في دينه كاتا آموشگاری بکە بە نەسیحەتێک لە دینەکەی بە ئیخلاسەوەش نەسیحەتی بکاتن مەبەستی خێر بی لە بۆ برایەکەی و هەروەها وەنەظەر له في صلاح دنياه و هەروەها ڕێیەکی چاچی نیشاندا لە بۆ چاچی دنیاکەی لە بۆ چاچی کاروباری دنیای فقد أحسن صلته وأدى واجب حقه كواتا لو حاطي هركسيك بو كار هستا أو براستي صلي الرحمي برامبر بو براي بزيغا يندو بواجبي خوي هستا برامبر بو براي يتر دبيني كسانك لوانية يعني كاتك بتايبتي نصيحة دكا لوانية مخلص نية لنصيحتك ما بستي أوانية باركو ما بست نقد قرتنا نا پێویستە گوتمان نەسیحەت بە معنای یەکەم ئیخلاسی تێدا بی وانێ لە پێناوی خوابی مەبەستت خێر بی لە بۆ برایەکەت مەبەست ئەوە نەبی بیشچێنی مەبەست ئەوە نەبی کەوە بیڕوخێنی نا بەڵکو مەبەستەوە بەرزی بکەوە مەبەست ئەوە بیکەوە شادی بکەوە بە خۆشی دنیا و قیامەت و لە هەمان کاتیشدا کەسانێک هەیە بە هیچ شێوەیەک ئیستعدادی نییە نەسیحەت وەربگری خۆی پێی گەورەترە لەوەی کەوە نەسیحەت بکرێتن وكأنما هداية جامعيك أو تخرجي كردي لو جامعة بيوستي با نصيحة نما بتايبتي غير كسانك أو بو تساوي تمشامك أوان طلبا لتساوي كما مستايا براستي ونظرتي استعلاء فوقية كبهت شيويك مسلمان أو نظرينية بهت شيويك أصل مسلمان أو كوا تواضعها بيشمو كسيك لبو خواه سبحانه وتعالى أو زدوا على بيناي خواج لبو مسلمانانش تواضعها بيتن وبالتأكيديش كاتك أو كس التواضع بخواي جور برزي دكاته ولا لخلال نصيحة آموزگاری ورگرتنیش بالتأكيد استفادة دكا برو پیش دباتن لو براستي جيان لنا مسلمانان يقل إيجابيات كان أويك وبراستي عيب عالي نشان ددن لبرو كزارج بس ما كدبيته مرآد لبوي دبتا آبينيق لبوي أوبرا زور بإخلاص وإيجابيات وسلبيات نشان دبيتير يتر لنتيجة دا برو پیش دباتن بلام لقل أوش وكل خالشي دي كذا أولا لعلامات لنشانكاني برايتي راستقينانية أويك لقل هر برايكت موافق بي لها مشتكاني تاپۆشی بکەیتەوە حەقەیان ناحەقە مهم مادام براتە نابی دڵی لێت بشچێ نەخۆ دەزانی کە ئەگەر بێت و مخالفی بی لە ڕەیەک لەوانەیە دڵی لێت بشچێ ئەگەر بێت و غەڵەتێکی لۆ چاوی کەوێ لەوانەیە دڵی لێت بشچێ ئەوە بەڕاستی برایەتی ڕاستەقینە ئەوها نابیتن برایەتی ڕاستەقینە ئەوها نابێت بەڵکو بە پێچەوانەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حەدیثە صحیحەوە عین لە صحیح بوخاری داهاتێ دەفەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما برایەکەت بەسەر بێخە پشتی برایەکەت بگرە أو زهت ظالم بو مظلوم بو طبعا ولا مفهوم جاهليش هبو بلان بمفهوم أو عبارة لما كن جاهل كانج لبيش هاتني إسلام هبوا بلان بس مفهومك بو مفهومك وبراكت ظالم بو يعني مظلوم بو بشتي بقرا لدجي بران بركي بلان بيان صلى الله عليه وسلم كاتك برسالك يا رسول الله أو زاني من أجر مظلوم بو بشتي دقرين تاوكو حقكي لورجنو أدقر بخوي ظالم بو مكو بشتي بقرم كو بسري بيخم پیغمبر صلى الله عليه وسلم لا ولام دا دفرمي أن تأخذ فوق يديه كواتا بوي كوات وكو زانان دفرمن أوا پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي نو كار بقول بفعليش هول بدي أو برات كوات دستي لبو ظلم دستي بظلم دريش كرديا لسروي دستي هول بدي ظلمكي لي وربقري وحقي خلشيك لا لي وربقري كواتا براستي براتي راستقين أويا كوا
لە هەموو حاڵەتێک ئەتوو پشتی برایەکەت بەرنەدەی بەڵام بۆ مەفهومەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کرد نەوەک موافق بی لەگەڵی لەسەر هەموو ئاڕائەکی کەوا باتیلیشی تێدایە نە بەڵکو ئەو پەڕی پشتگیریکردن لە بۆ ئێوە کەوا پێی بڵێ کاکە ئەو ڕێیەت غەڵەتە و پێویستە بە بەڵگە و دەلیلە بۆ ڕۆم بکەیەوە کەوا بێتەوە سەر خەتی مستەقیم کەوا خوای گەورە دەیەوێت سبحانه وتعالى زەوەکو زانان دەفەرمە گەر بێت و لەناو برایان بەو شێوەی تەعامل نەکرا بەو شێوەی پشتی یەکتریان نەگر کە خوا دەیەوێت سبحانه وتعالى بۆی کەوا لە غەڵەت و لە کەم و کورتیەکان ئاگاداری یەکتریان نەکردەوە چاپۆشیان لە یەکتری کرد ئەوە لەو حاڵەتێ وەکو دەڵێن ئەو برایەتیە ئەوە دیارە نەفەسی ئەخیریتی و بەرەو لە ناوچوون دەڕواتن خوا پەنامەمدا لە خاڵێکی دیکە تاوەکو ئەو برایەتە لە نێوان مسلمانانە تاوەکو پتەوتر بیتن پێویستە یارمەتی یەکتر بدەین الإعانة على الخير پێویستە لە هەموو کارێکی خەیری یارمەتی دەری یەکتر بین لەسەر ئەساسی ئەو ئاتێکەوە خوای گەورە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان بەڕاستی لەسەر هەموو ئیشێکی چاک و خێر و تەقوا پێویستە تەعاون و یارمەتی یەکتر بدەین تەماشاکە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم قدوەیە لە بۆ هەموو شتێکی خێر لێرەدا تەماشاکە لەگەڵ سەحابەکان بەعام لەگەڵ خەڵکیش بەگشتی هەر دائما قدوە بۆ یارمەتی دەر بە لە بۆ ئیشی چاک بە تایبەتیش تەماشا دەکەی کە لە حاڵاتی فەردیش لەگەڵ سەحابەکان بەڕاستی لە قیمە بووە لەو خاڵەشدا هەروەکو لەو حەدیثێکەوە ئەبوو داود ڕوایەتی کردێ دەفەرمی ڕۆژیان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی معادی گرت ئەوجا فەرمووی والله إني لأحبك والله ئەمە خۆشتم دەوێ یا معاد زاوەکو لە ڕوایەتەش کە دەفەرمیتن معادش وەڵامی داتەوە بأبي أنت وأمي يا رسول الله والله إني لأحبك بەداکو بابەوە بە قوربانم یا رسول الله والله ئەمنیش خۆشتم دەوێ ئەوجا لەو ڕوانگەیەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشی دەوێ چ ڕێیەکی نیشاندا دەفەرمیتن یا معاد أوصيك يا معاد لا تدعن في دبر كل صلاة هیچ بە هیچ شێوەیەک واز لەوەی مەینە لە پاش هەموو نوێژێک ئەو دوعایە بکە اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك بە هیچ شێوەیەک واز لەو دوعایە مەینە جا بالمناسبة زۆر بەمان یعنی هەروامان بیستێ و هەرواش دەکەین لە پاش ئەوەی کەوا سەلام دەینەوە ئەو ذیکرە دەکەین بەڵام عوثەیمین ڕەحمەتی خوای لێ دەڵێتن دوعاکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو تەحیات بووە کەواتە دووبوری کولی سەلات لە دوای ئەوەی کەوا ئەتوو نوێژەکە لە تەحیات لێ دەبیەوە ئەوجا جێگای دوعا پێشی سەلامدانەوەیە لێ دەفەرمیتن ئەو دوعاش لە پێش سەلامدانەوەی بکە لە ضمنی ئەو دوعانە بیتن کەوا پێویستە بیکەی وەکو وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك کەواتە بەڕاستی ئەوە یەک لە شێوازەکانی یارمەتیدانە لە بۆ خێر بۆی کەوە لەوەی خێر گەورەتر نییە کەوا ئەتوو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بین ڕێگای بەهەشتی نیشان بدەیت ئیتر بەو شێوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتی معاد و هەروە لە ڕێگای معادیش وەسیەتی هەموو مسلمانێک دەکات ئیتر ئەوزە سبحان الله کاتێکە معاد بەو شێوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتی دەکات معادیش بە سونابحی دەڵێ سونابحیش بە ئەبوو عەبدوڕەحمانی دەڵێ ئیتر بەو شێوەیە هەتا دەگاتە ئێمە يعني وەکو عهدێک کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرە معادی دەکات معادیش دەیگەینتە ئێمە کەوا 1400 ئەوەندە ساڵی پێچوو لە پاشی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشا دەکەی یەک لە حاڵەتەکانی دیکە یعنی ئەو ئوخوەت و برایەتیە کە لە نێوان ئیمانداران هەیە پێویستە دووربی لە ئاعتیباراتی دونیەوی بە هیچ شێوەیەک ئاعتیباراتی دونیەوی تێدا نەبی لە ئەسڵەوە لەسەر چ ئەساسێک مسلمانان لەگەڵ یەکتر هامۆشۆ دەکەن و ئەو برایەتە لەسەر چ ئەساسێکدا دەمەزرێ وەکو لەوانەی ڕاوت باسمان کرد إنما المؤمنون إخوة لەسەر ئەساسی ئیمانەکەیە لە پێناوی خوایە سبحانه وتعالى لە ئەسڵی وەلاءەکەت لە بۆ خوایە سبحانه وتعالى کەوا هەموو کەسێکت خۆش بێ کەوا سوزدە لە بۆ خوا دەبا سبحانه وتعالى لە قەدەر ئیلتیزایم بە دینی خوا خۆشت دەوێت و بەڵام لەو حاڵەتێک کە ئەتوو لە پێناوی خوا خۆش تویستێ نابی دنیا ئەنگۆلێک جودا بکاتەوە دەڵێ هەروەکو لە دوو برا دەجێڕنەوە کەوا با بڵێن دوو برا کە لە بۆ خوای گەورە یەکتریان خۆشویست بوو دەڵێ یەک لەوان هات داوای هەندێک پارەی کرد لەوەی دیکەیان دەڵێ ئەویش قەسدەن مەنعی کرد نەیدا لەگەڵ ئەوەش کە هەیبوو بەس تەماشا کرد بزان داخۆ موقفی دەگۆڕێ بەرامبەریانە دەڵێ تەماشا کرد پاشی فترەیەک وەکو خۆیتی هیچ نەگۆڕا دەڵێ ئەوجا بانجی کردێ وەڵاهی
كباركتم نداء لبر أو نبو الندمي لبر أوش نبو كنيتم هيتم ودش الدمي بلان بس تبوي تجربة بكم زام داخل موقف الدقورة برامر مانا طلعش لولان دا قلت والله كاكا من لبر دنياتم خوش نويستي تاو كدنيا من لمن عدكي أمن أو خوش نويستي من نمينه أو شتيك أمن لبيناوي خوش تمويستي وكويك وأتو بردوامي لسري أم لبو خاطري دينك أتم خوش ويستي دينك أشتهر مايا أو زاد فرين برياك قلت دي والله أمنش بريارم داكاك أو مالي منا والله أمن لا طول بيشتر نيمة لمالك فرمو تسد وبيبا يتربو الشيوين ولو حالة تاني كوا لنيوان مسلمانان كزور ضرورة وكوتمان بقشتي يعني متداني يكتري على البر والتقوى بتايبتي لريقاي بانقوازي كردن لبو ديني خواك براستي أوش لقيمي خيرة واجبي هم مسلمان إن شاء الله قدرت أنا خوي قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين كواتب يا صوت دفرمي أو الرجاي منو الرجاي أو كسانشة كوا اتباعي من ينكرديه شينا اتباعي ينكرديه مسلمان هم متبعي پیغمبر صلى الله عليه وسلم كوا هر کس خوي بمتبعي پیغمبر دزاني بشوي كوتو پیغمبر دزاني صلى الله عليه وسلم پیوست الدعاء بك ودعوه بك لبيناي خوي جور سبحانه وتعالى اتر لو رجاش دا براستي پیوست ما بيرمتي داني يكتر هي پیوست ما بيرمتي داني يكتر هي هر وكو خوي جور سبحانه وتعالى بموسى فرمي عليه الصلاه والسلام كل سوره القصص ذاته قال سنشد عضدك باخيك كواتا پشتت قايم دكين ببراكت كوا خوي جور اويشي كرده پیغمبر صلى الله عليه وسلم خوي جور لوان ولسر پیغمبري خوش ما بي هاروني براي اتر براستي هموما لهمو مجالات حياه پیوست ما بيكتر هي بتايبتي لمجال دعوه وبانغوازي كردن كمشروع شي زور بيروزه واصل كاري اسلامي دعوه لبودا مزراندني حكم خوي جور سبحانه وتعالى اتر پیوست ما بيكتري هي بجهود فردي براستي ناگينه هيتزيگاك وتماشادك وكو ورقي كري نوفل خوای راضي بكاتك ولا سرتادا بين صوصم لسرتاي وحي لرجاي خديزي خزاني كو اموزاي خزانه كيد كاتن دسنا لاي باش او لبويد جارتوك او حالتي بسري هاتي لاشكوت حراك بريتلا هاتني وحي لان جبريل بفرمان خوای يقول لبو بيان صلى الله عليه وسلم بس حالتي شنويه كاتك وادسن لاي ورقه باز دكال بري ورقه كسيق باهل كتاب كسيق ولا بيشي هاتني بيان صلى الله عليه وسلم او بويت نصراني إذن معلوماتها بوكاتك ولو جرتو لازمني أقصاني كبيدرة تنسي بيدرة وإن يدركني يومك أنصرك نصرا مؤزرا أجر بقما أو روجي كوا أتدزب دعوة بانجواز دكي وخلشي معادات الدكن وكل بيشوا بيدرة وعد بأنصرك نصرا مؤزرا بشت الدقر مبصر الداخم بحمت وأنا خوم يتر بيوست من بو تعاونه لهم ولا أنا وبتابة لولانش لكوتايدا وەکو باسمان کرد لەوانەی ڕابردووش ئەتوو کاتێکەوە لەگەڵ پیاوچاکان و ساڵحان برایەتی دەکەی لەوەی کەوا بەرەو ڕێگای ڕەزامەندی خوای گەورە و بەهەشتی پان و بەرینت ببن ئەگەر دیتت لەگەڵ کەسانێکی وا بەڕێکەتی بەڵام ئەتوو هەست دەکەی سوودیان لێ وەرناگری مەسەلەکە چییە؟ ابن القیم الجوزی ڕەحمەتی خوای بۆ کولە فەوائید باز دەکاتن دەڵێ الاجتماع بالإخوان قسمان کۆبوونەوە و دانیشتن لەگەڵ برایان دوو بەشە بشتيان اجتماع على مؤانسة الطبع وشغل الوقت بشيك لوانا بس لبوي كوا طبيعتيان لقل يكتر دقونزي بس لبوي كوا كاتكي بيبكوجن فهذا مضرته أرجح من منفعته أو زراري زيادة للسودكي وأقل ما فيه كم تريشت كتيدا روداتيا يفسد القلب ويضيع الوقت نضلي بي توشي فسادي دي وهروها وقتكش لدز دروا بلام دوميان الاجتماع بهم على التعاون على أسباب النجاة كوبونو لقلب بران تاوكو يارمتي يكتر بدن لسر أوي كوا هو كاركاني نجات بون لفتنة دنيا وقيامت بدز بينن والتواصي بالحق والصبر تاوكو نسحتي يكتروا آموشقاري يكتر بكن بوي كوا لسر حق بن لسر أو صبر بن كوا وكو خواي قور فرماني فيكر ديكا بالتأكيد أوي لسر حق بيوستي بصبري شيء بيوستي بمرحمتها اتردلتن أو فهذا من أعظم الغنيمة وأنفعها براستي وقورترين غنيمتك وكسك بدستي بين الزور بسودة برام لقل أوج دلي أجر آجاما لو مجلسانش سي آفات لدي تجي أجر خوما لنا باريزين يكميا تزين بعضهم لبعض سبحان الله
ئەو برانە لەوانەیە کە لەگەڵ یەکتر ناش لە بۆ ئەویشە خێرەش لەوانەیە یەک لەوان هەوڵ بداتن یاخود هەردوو لە هەوڵ بدەن کەوا خۆی بڕازێنتەوە بە شتێک کە تێیدا نییە خۆی بڕازێنتەوە حقەتی خۆی نیشان نادا حقەت خۆی نیشان ناد معنای ئەوە نیە یعنی کەسێک گوناحبارە هەموو گوناحی خۆی بە گۆڕەوەرکە نا کە گوناحت کردی خوای گەورە ستری کرێت تەوبەی بکە بەڵام لەگەڵ ئەو شوان نیشان مەدە ئەتو ئەو زاهید و عابد و متەقیەی کەوا بە خۆت وانی وانە حقەتی خۆت بە طبیعەتی خۆت نیشان بدە هەوڵ مەدە خۆت جوانکەی بە شتێکەوە تێتدا نیە دووەم الكلام والخلطة أكثر من الحاجة قسە و تێکەڵاویکردن زیاتر لە پێویست ئەخە هەموو شتێک سنووری هەیە بەڕاستی هەموو شتێک سنووری هەیە بەڵام کە زیادە لە پێویست بوو بەڕاستی عینی زەرەرەکەی زیاترە وهروها سيم آفت كتيدا أن يصير ذلك شهوة وعادة ينقطع بها عن المقصود لقال أو مدرسي خيرة برام وايلي بأولي بتطبيعة عادتك شهوتك وخوشش لبيني أوي كوام بستا ليدر بسيتن أخير خارج كباسي بكين أوي كوا براستي زور زارن دبيني علاقة بيني براك وبراك ديك خشكك وخشكك ديك لبيناي خواي جورا يكتريان خوش بيستيا برام لقال أوش خۆشویستنەکە تەجاوزی کردێ وتمان ئەسڵ لە خۆشویستی بینی برایەک و خوشکێک و خوشکێک ئەوەیە وەکو لەو حەدیثێک کە باسمان کرد لە وانەی ڕابردوو کە حەلاوەتی ئیمان بە چه هەست پێ دەکەی یەک لە عەلاماتەکانی ئەوەیە ئەو کەسەت کە خۆش دەوێت لە پێناوی خوا خۆشت بێت کەواتە ئەتوو لە پێناوی خوا خۆشت دەوێت یعنی چی لە پێناوی خوا یعنی لە پێناوی ئیلتیزامی بە دینی خوا خۆشت دەوێت نەک زاتەکەت خۆش دەوێت کە گوتت زاتەکەم خۆش دەوێت معنای ئەتوو بە چاک و خراپ خۆشت دەوێت نا أو غلطة أو وكو دقات حالتك والعياذ بالله أو نابت المحبة في الله أجر زور آجاد لنبي آجادار بدقات حالتي المحبة مع الله والعياذ بالله الشرك نبيت الشرك نبيت المحبة مع الله شريكي لبو خواي برياد دي لمحبة أويش تخوش دي خواش تخوش دي نبي أو تلبي إنا خواي جور خوش بيه فرخكش أويا وات أو هندا خوش دي أو هندا صوابي بيه أو هندا خوش الدواء أو هندا لقلي داي أو هندي ببراتي لقلي دزوليه أو هندي كوا فرماني خوا بيغمبري خوازي بزيدك برام لقدر أوي معصية دك لقدر أوي كوا تجاوز دك لسنوري خواي جورا أقداري دك مو خوشي شمناوي كردو خرافة كاني كوا تبراستي پێویستە ئەو دووشتەمان لێ تێگنەچی محەبەتەکەمان لە پێناوی خوابی نەک ببیتە شرک لەگەڵ خوا والعیاذ بالله سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين